مریشک باڵی گرت خۆی نا نرخەکەی کێشەی بازاری داونتاون خەریکە چارە دەکرێت. پیرە پرۆژەکەی خانەقین ترسی دروست کردووە. سڵاوتان لەبێت. مریشک خۆی ڕۆ و خوارەوە دەڕوات و نرخەکەی ڕۆ و سەرەوە ئەمە مەتەڵ نییە، بەڵکو حاڵی نرخی مریشکە لە بازارەکانی کوردستان. تەنیا بە مانگێک 1000 و شتێک نرخەکەی سەرکەوتووە. ئەمڕۆ لە بازارەکانی کوردستان نرخی هەر کیلۆیەکی مریشک گەیشتوتە 3400 دینار و لە کێڵگەکانیشدا بە 3000 دینار دەفرۆشرێت. سەرەتای مانگی ڕابردوو کیلۆیەک مریشک بە 1900 دینار بوو کەچی لە پڕ زیادی کردو. پێش 4 ڕۆژ بۆ 2700 دینار. ئەم ڕۆژ 3400 دینار. نازم عەبدوڵڵا سەرۆکی کێڵگە پەلەوەریەکان بە 964 وت. هۆکارەکەی ئەوەیە سنوور کراوەتەوە و بەرهەمی مریشک بۆ شارەکانی خواروی عێراق دەڕوات. کێشە نەبڕاوەکەی بازاری داونتاونی هەولێر خەریکە بەرەو چارەسەر دەچێت. خاوەن مێز و ستاندەکان و بەڕێوەبەری بازارەکە دەڵێن چارەسەرێکمان دۆزیوەتەوە کە کەسمان مەغدور نابی. ئەسڵی کێشەکە ئەمەیە. بە خاوەن مێز و ستاندەکان وتراوە دەبێت هەتا پێش دەژن بەردەم بازارەکە چۆڵ بکەن. ئەوانیش دەڵێن مەسرەفی دنیامان کردووە و ناڕۆین. ستاندی تێدایە نرخەکەی 7 دەفتەر دەکات. ئەحمەد موستەفا نوێنەری خاوەن کۆشەکانی بازارەکە بۆ 964 وتی بە تێگەیشتنی کێشەکان چارەسەر کرا. عەبدوسەلام فەرزەندە هەرکی بەڕێوەبەری بازاری داونتاون بە 964 وت بەشێک لە خاوەن ستاندەکان نەپارەی کارەبان نەپارەی خزمەتگوزاریان نەداوە، ئەوان وعدیان داوە قەرزەکە بدەنەوە. پیرە پرۆژەکەی ئاوی خانەقین جگەلەوەی گومان هەیە پاک نەبێت هەمان کات دیمەنەکەشی نیگەرانی خەڵکی قەزاکەی لێ کەوتۆتەوە و ئەو نیگەرانیانەش گەیشتوون بە فەرمانگەی ئاوی خانەقین. پرۆژەکە لە ساڵی 1968ەوە دروست کراوە و هێشتا وەک خۆیەتی. خەڵک دەڵێن بەهۆیەوە تووشی دنیایەک نەخۆشی بوون و چارە ناکرێت، بەڵام فەرمانگەی ئاو دەڵێت لێی بێخەم بن. ئەمڕۆ سێشەممان دازیار عەباس عادل بەڕێوەبەری فەرمانگەی ئاوی خانەقین بە 964 وت ئەو دیمەنەی کە خەڵکی شارەکە باسی دەکەن ئاساییە و لە زۆر شاری تری عێراقیش هەیە، تەنانەت ناو بەغداش. بەڵام ئاوەکە پاشەوەی دەچێتە بواری فلتەرکردن و تاقیمەوە بە باشی پاک دەکرێتەوە کە شیاوی بەکارهێنان و خواردنەوە بێت. سەرنجتان ڕادەکێشم بۆ هەواڵێکی دیکە کە چەند ڕۆژێکە گەرمە لە ناو سۆشیال میدیا و هەروەها لە کەناڵەکانیش لە عێراق تایبەت لە بەغداد چەند ڕۆژێکە ژمارەیە کوتەک بەدەست هەڵدەکەونە سەر ژمارەیە خواردنگەی براند کە بەشی زۆریان براندی ئەمریکین و جام و قاپ و قاچاق و ناو خواردنگەکە تێک دەدەن. هەر ئەوە نا هەندێک شوێنی بازرگانیشی گرتوتەوە ئەو هەڵمەتە لەلایەن ئەو کەسانەوە. ئەمڕۆ سێشەمە وەزارەتی ناوخۆی عێراق ڕایگەیان کە چەند کەسێکیان دەستگیر کردووە لەو کەسانەی کە هەڵدەکەونە سەر ئەو خواردنگانە و تێکی دەدەن و دەیشێوێنن. ڤیدۆیەکیش بڵاو بوویەوە ئەمڕۆ کە هەند عایلەیەک خانەوادەیەک خەریکی نانخواردنن لە یەکێ لەو خواردنگانە ژمارەیەکی زۆر کوتەک بەدەست هەڵدەکەونە سەریان و مێز و قاپ و قاچاق و خواردنی بەردەمیان تێک دەدەن و دەیشێوێنن. ئەمە لە ڕۆژی 27 و 26 مانگی ڕابردووەوە بەردەوامە، بەڵام ئێستا هەڵمەتێک بۆ دەستگیرکردنی ئەو کەسانە دەستی پێکردەوە چەند کەسێکیش دانیان بەوەدا ناوە کە ئەو کارانەیان کردووە. ئەم بابەتانە هەمووی لە سایتی 964.kr بە وردی هەیە، دەتوانن لەوێش خوێنەر و بینەری بن. هەواڵەکانم پێشکەشکردن شاد و کامەران.